بەناوی خوای گەورە و میهرەبان لە قوڵایی مێژووی ئەدەبی کوردیە چەندین ئەستێرەی درەوشاوە هەن کە ڕێگای ڕۆشنبیری و ناسنامەی نەتەوەییان ڕووناک کردوتەوە. لە نێو هەمویان ئەحمەدێ خانی و شاکارەکەی مەموزین کە وەک چرایەکی هەمیشەیی دەدرەوشێتەوە. دکتۆر فەریاد فازل لە کتێبی مەموزیندا دەڵێ مەم لە خۆشەویستیەکەیدا بۆ زین بە پلەیەکی سۆفێتی باڵا دەگا کە بێ دوودڵی ئارامی و ئاسوودەییەکی بێکەم و کوڕی لە هەموو بارێکەوە دەنوێنێ. مەموزین لە خۆشەویستیاندا بۆ یەکتری توابوونەوە و هیچ بۆشاییەکیان بۆ لێکجیابوونەوە و لێکترازان نەهێشت بۆەوە و سۆفیش لە خۆشەویستیدا بۆ خوددا بەو ڕێگەیە دەڕوا. مەموزین خۆشەویستان تەنها چیرۆکێکی خۆشەویستی نییە، بەڵکو ئاوێنەیەکە بۆ ڕۆحی نەتەوەیەک، بۆ خەونەکانی، بۆ ئازارەکانی و بۆ هیواکانی. ئەم داستانە کە لە ساڵەکانی 1694 1695 نووسراوە بە تێپەڕبوونی سەدەکان هێشتا زیندووە و پەیامەکانی هەرنوێن. ئەم شەو لە چامەدا دەچینە ناو جیهانی پڕ لە نهێنی و جوانی مەموزین، ئەو داستانەی کە ئەڤین و عیرفان و نەتەوایەتی تێکەڵ کردووە و کردوێتی بە بەشێکی دانەبڕاو لە هەستی کوردبوون. سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵە زانم بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆی بەرنامەی چامەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەریاد فازل سەرۆکی ئەنیستیتوتی بەرلینمان کردووە. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە بتوانم لەم دەرفەتەیە باسی پانتایی گەورەی معریفی و هەموو ئەو جوانیانەی کە لە ناو داستانی مەموزینایە بتوانین باس و خواسی بکەین و پل بکێشین بۆ ئەو کاریگەریە زۆرانەشی کە لەگەڵ تەواوی ئەدەبی کوردی و شاعیرانی ئێمەیە هەیبووە. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێرهاتنی جەنابی دکتۆرەکەم یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. سوپاس بۆ ئێوە، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانتان، خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانە. یاخوا بەخێر بێ دووبارە من هەر زۆر خۆشحاڵترم ئومێد دەکەم کە ئەوەی کە لە ناو ناختایە بتوانین ینی هەمووی هەڵڕێژی لەم بەرنامەیەوە بتوانم ئەوە بکەم. ڕەنگە نەتوانین ئەوەی لە ناخمدایە هەمووی هەڵبڕێژین، چونکە ناخم هێندە پڕە جیهانی ئەدەبیاتی کوردی لە خۆیدا کۆ کردوتەوە و سڵاو لە هەموو شاعیرەکانەکە و بەرنامەکەی ئێوەش سنووردارە، بەڵام پێم خۆشە لەو سنوورداریەدا کە ئێوە داتان ناوە بتوانین ناو پێناسە بەرهەمی هەندێ لەو کەسانەی کە ئێمە بە شالووتکەی ئەدەبیاتیان دەزانین ئەمڕۆ لە بەرنامەکەتانە باسی بکەین. ئومێد دەکەم کە هەروابێ ئینشاڵڵا هەرواشە بێت. دکتۆر، داستانی مەموزین خاوەنی دنیایەک لە فەزای جیاواز و ڕەهەندی جیاوازە. جەنابەت چی وای کرد لەگەڵ مەموزینە؟ دەست و پەنجەنەرم کەی ساڵانێکی زۆرە من ئاگادارم کە بە پێی ئەوەی کە پێچێت چلو قسوور ساڵ بێ جەنابەت لەگەڵ مەموزینە ڕێەکەی. دوایەوەی کە وابزانم لە 2018 خەریکی نووسینەوەی جارێکی تری ئەمە بوویت وەرگێڕانی بۆ زمانەکانی فەڕەنسی و ئەڵمانی بۆ ئەم بەجیهانی کردنە. چی وای کرد جەنابەت مەموزین وەکو ئەو داستانە زۆر خۆماڵیە کوردیە بەجیهانی بکەیت؟ پێشە موشتی ڕێگای ئەوم بن کە یادی مامۆستایەکی بەڕێز ئەکادیمی کارێکی گەورە پیاوێکی بە نرخێم شارە بکەمەوە کەویش دکتۆر عیزەدینی مستەفا ڕەسووڵە. عیزەدینی مستەفا ڕەسووڵە و پیاوە بوو کە ئەتوانم بڵێم مەموزینی بەم شێوە زارەی ئێمە بە زۆربەی زۆری خەڵکەکە ناسان. ئەزار ڕەحمەتی لێبێ و ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ. بێگومان کە ئەو مامۆستای مەموزینی ئەحمەدی خانی بوو بێ و دەستنیشانی ئەو ڕێگایی کردبێ و کە من چوومە ئەوروپا، لە ئەوروپا بەلامەوە زۆر گرنگ بوو پرسی زمان لێکۆڵینەوەیەکی دوور و درێژی لەسەر بکەم. بۆ پرسی زمان بەڕاستی
پێویستمان بە سێ کەڵە شاعری گەورەی مێژووی کورد هەبوو. یەکێکیان ئەحمەدی خانیە و کە ئەژڵێ ئەحمەدی خانی ئەبێ مەموزینە لە بەردەما بێ. دووهەمینیان نالیە و کە ئەڵێی نالی ئەبێ هۆنداوەکەی لە بەردەما بێ کەڵێ تەبعی شەکەر باری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا. کە ئەم دوانە لەبەر دەما بوو یەکێکیان سەدەی حەڤدەیە یەکێکیان سەدەی نۆزدەیە ئەوی تریشیان لە سەدەی بیستە بێگومان عەبدوڵڵا گۆران و پیرەمێرد ئەبێ. عەبدوڵڵا گۆران بێ کەوا بێ تۆ سێ زمانێ هەڵبژارد سێ بەرهەمی زۆر بە نرخت هەڵبژارد یەکێکیان شێوەزارەکەی ئەو شێوەزارە نییە کە تۆی پێپەروەردەکراوی. بەڵام من خۆشحاڵم لە ڕێگای ئەحمەدی خانی و مەموزین و لە ڕێگای ناسینی مەلای جزیری و فەقەی تەیران و عەلی حەریریەوە یەشێکم لەو زار سۆرانانەی کە یەکەم فەرهەنگی کرمانجیم نزیکەی سی و سێ ساڵ لەمەوە پێش بڵاو کردوێتەوە لە فەرهەنگێکە کە نزیکەی 50,000 وشەی کرمانجی تێدایە و باڵمانی کەوا بێت دنیای خانی دنیایەکی کراوە بوو. خانی خۆی بوو بە مامۆستام، مەموزین بوو بە خەوی شەو و ڕۆژم. لە ساڵی 1982ەوە من دەست لە ملانی مەموزینی ئەحمەدی خانیم. ئەحمەدی خانی لە ساڵی 1995 کە ئاهەنگی تێپەڕبوونی 300 ساڵ بەسەر ئەوەدا دەژێڕا کە مەموزین نووسراوە، من ئاگاداری خەڵکەکەم کردەوە کە مەموزینم بە پەخشان وەرجێڕاوە. دوایی پەخشانەکەم بەدڵ نەبوو بڵاوم نەکردەوە. لە 1996 دەستم کرد بەوەی بە شیعر وەری بژێڕم بۆ ئەوەی ئەو تام و چێژەی کە لە مەموزینی ئەحمەدی خانیەدایە وەزنەکەی لە دەست خۆی نەدا. چیرۆکەکە زۆر دوور لێژە ڕەنگە ئێرە بەشی ئەوە نەکا، بەڵام ئەوەندە ئەڵێم مەموزینی ئەحمەدی خانی چۆن خاوەنی هەموو لایەکمان خاوەنین، منیش بووم بە خاوەنی مەموزینی ئەحمەدی خانی و شانازی دەکەم بەوەوە کە ئەمڕۆ لەبەر دەمی تۆدا دانیشتوم بە ئینگلیزی وەکو شاکارێک لە شاکارەکانی ئەدەبیاتی جیهانی بڵاو کراوەتەوە، بە ئەڵمانی شاکارێکە لە شاکارە ئەدەبیەکە جیهانیەکان و ئەوەی کە بەدەستیشتەوەیە و ئێستا پیشانی ڕەنگە بتوانی بینەرانتانی بدەی ئەوە ئەو دەقەیە کە لە ساڵی 1930 دانووسراوە. من بە کۆنترین دەقی مەموزینی ئەحمەدی خانی دادەنێم. بەختیارم بەوەی کە بڵاوم کردوێتەوە ئەمڕۆژ ئێمە کە باسی مەموزینەکەی باسی ئەو دەقاکەین کە بەدەستەوە. مەموزین وەک جەنابەت زۆر بە تام و چێژ و شیرینێکی زۆر تایبەتەوە باسە کرد. ئەم شیرینە من حەزەکەم بەڕاستی بیگوێزبەوە بۆ بینەرانیش و هەم بۆ خۆم من چێژی لێوەربگرم. خانی باز لەوەکە کە ئەڵێ من بەهانەیەکم هەبوو بۆ ئەوەی کە مەموزین بنووسم. بڵێ پێش ئەوەی باز لە بەهانەکەی ئەو بکەم با باز لە بەهانەکەی تۆ بکەم ئەنجا باز لە بەهانەکەی خانی بکەین. من وا تێدەگەم ئێمە هەمومان ئەگەر ڕاستگۆ بین وەک ئەدیب، ئەمەیان وەک ئەکادیمیکان ناڵێم وەک ئەدیب لە کۆشی بابەتایری هەمەدانی و لە کۆشی ئەحمەدی خانی و لە کۆشی نالی و لە کۆشی عەبدوڵڵا گۆران و لە کۆشی پیرەمێرد و لە کۆشی مەحوی و بێخود و ئەمانی ترەوە لە کۆشیەوانەوە هاتوین کەوا بێ سەرچاوەی پلەی ڕۆشنبیری ئێمە، ئەو شانەی کە ئێمە فێری بووین، ئەو زمانەی کە من ئەمڕۆ لەگەڵ تا گفتوگۆی پێ دەکەم سەروەت و سامانی ئەوانە گواستویانەتەوە بۆ ڕۆحی ئێمە، کەوا بێ ڕۆحی ئەوان نەمرە لە ئێمەدا زیندووە. ئێمە هەمیشە باوەڕمان بەوەیە کە بابەتێک هەیە تیامانە نەمرە، ئەویش ئەوەیە کە ڕۆحە. من باپیرم هەمیشە لەگەڵما دەژی. ئێمە لێرەوە با بازێک بینە سەر ئەم چیرۆکی مەموزینە. ئەحمەدی خانی شاعیرێکە لەو شاعیرە مەزنانەی کورد کە ئێمە دەتوانین شانازی پێ بکەین کە ناوی زۆر براوە، بەڵام ئەوانەی کە خزمەتیان کردووە بە ژمارە زۆر کەمن.
زۆر کەمن. من ناوی دکتۆر عیزەدینی مستەفا ڕەسوڵم بر چکە بەڕاستی شایستەی ئەوەیە لە ناو ئێمەدا مەموزینی پێناسانی ئەحمەدی خانی پێناسانی زانیمان چیە لێ کۆڵینەوە زۆر بوو لەسەر مەموزینی ئەحمەدی خانی بەڵام خوێندنەوەی دەقەکە کەم بوو. بەڕاستی کە دەڵێ مەموزینم کرد بە بەهانە مەبەستی لەوە نییە کە چیرۆکی مەموزین وجودی هەبووە. من بیرڕام وایە چونکە هیچ بەڵگەیەکی مێژوویمان بەدەستەوە نییە. ئەگەر ئاوێنەیەکی باڵانما هەبێ ئەتوانم بڵێم ئاوێنەیەکی باڵانمایە بەڵام ئێمە لی تێ بگەین اینجا خۆمانی تیا ئەدۆزینەوە. ئەگەر لی تێ نەگەین نازانین بابەتەکە چییە. کەواتە بە باسی کارکتەرەکان بکەین. زۆرم پێخۆشە زۆرم پێخۆشە بەر لە هەموو شتێک با پێت بڵێم مەموزینی ئەحمەدی خانی چیرۆکێکە لەو چیرۆکە کوردیە بە نرخانەی کە 330 ساڵ لەمەوە پێش بۆ کورد تۆمار کراوە و لە کورد زیاتر کەسی تری تێدا نییە. زۆر جوانە. هەموو کارکتەرەکان کورد، پیاو چاکە کووردە، ئازایە کووردە، دەرەبەگە کووردە، میرە کووردە، کچە کووردە، ژنە کووردە، فیتنەگێڕە بە هەمان شێوە هەر کووردە. باڵێ بەدکردارە کووردە کەوابێ هەمووی کووردە و کوردی هێناوە و ویستێتی قاڵە بێ بۆ کورددا بڕێژیە. جگەلەوە هاتووە لە میرنشینێکە ئەمەی کردووە کە میرنشینی جزیرە و بۆتان بووە. خانی پیاوێکی زۆر بە ئوسوڵە، پیاوێکی زۆر کارامەیە، زانایەکی زۆر گەورەیە، فەیلسوفێکی زۆر لێ هاتووە. هێرش ناکاتە سەر میرێ ناڕووخێنێ، نایخاتە ژێر پێڵاوەکانی و پانی ناکاتەوە چونکە ئەزانێ ئەبێ ئەگەر میر دەسەڵاتی هەبێ نەتەوەکەی ڕزگارە بێ. زۆر جانە. ئەمە ڕامانە کێشێ قسەکانم ڕامانە کێشێ بۆ ئەم ڕۆژ کەوا بێ بیری لەوایە گەردی هەبووە مەپادشاهەک. تۆ سەیری و ئاواتەکەی خوازیە گەر دی هەبووە هەمان بواە پادشایەک لایەق بدیە خودان کوڵاهەک. یعنی ئەمە کابرایە کە دێ کە ئەڵێ گەردی هەبووە مەپادشاهەک لایەق بدیە خودێ کوڵاهەک تەعین ببووە ji بۆوی تەختەک زاهیر ڤەدبوو ji بۆ مەبەختێک. ئەگەر ئێمە ئەومان هەبووە بەختێکیشمان دەبوو کەوابێ ئێمە ئەومان نییە بەختەکەشمان سندوگون بووە. حاصل ببووە ji بۆوی تاجەک ئەلبەتە دبوو مەژی ڕەواجەک. خەمخواری دکرد لمە یەتیمان دیئینانە دەرێ ji دەست لە ئیمان. ئەڵێ خەمی ئێمەی دەخوارد و ئێمەی لە ژێردەستی لە ئیمان ئەهێنایە دەرەوە کەوابێ خانی خەوی گەورەی هەیە. خانی نایەوێ میر بڕووخێنێ، خانی نایەوێ کوردستان تێک بە، خانی دەیەوێ کوردستان ئاوەدان بێ، خانی دەیەوێ میرنشینەکە گەورەتر بێ. بەڵام ئەوەی کە من لە ئەدەبیاتی کوردیە دەیبینم ئەم لا ئاگای لەولا نییە، ئەم دێ ئاگای لەو دێ نییە، ئەم میرنشین ئاور لەو میرنشین ناداتەوە. بێگومان ئەبێ بیر لەو بکەینەوە لەو سەردەما ئەو وڵاتە خۆشەویستەی ئێمە کوردستان تازە کرابوو کە ئەحمەدی خانی لە 1650 لەدایک بوو تازە کرابوو بە دوو کەرتەوە، لە 1639 کرابوو بە دوو کەرتەوە، بەشێکی بەر سەفەویەکان کەوتبوو، بەشێکی بەر عوسمانیەکان کەوتبوو. تۆ سەیری ئەو وێنە جوانە جوغرافیەکە ئەحمەدی خانی ئەماناتی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەڤ قوڵ زۆمی ڕۆم مەبەستی لە تورکەکانە چونکە پێشەوەی تورکەکان لێ بوون، بیزەنتیەکان لێ بوون، ڕۆمەکان لێ بوون کەوابێ لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە کە باسی ڕۆمەکەین مەبەستمان لە تورکەکە. ئەف قوڵزومی ڕۆم بەحری تاجیک بە فارسەکان ئەڵێ ئەف قوڵزومی ڕۆم و بەحری تاجیک هەندێ جار کوردکەن کە دەکەن خوروج و تەحریک خۆیان دەجوڵێنەوە و یەنە دەرەوە کرمانج هەمی بخون دبن مولەتەق. کورد لە خوێنی خۆیدا دەگەوزیە. ئەرێ دووسێ هەفتە لەمەوە پێش نەماندی لەوێەوە ساروخیانە نابەلایەکی ترەوە و ساروخەکان لە کوردستانە نیشتنەوە. ڕەحمەت لە گۆڕێ ئەحمەدی خانی تۆ چۆن ئەمەزانی کە پاش 330 ساڵیش ئێمە هەر بەدەست ئەوەوە
ئەناڵێنین کە ئەو ساروخی پێوە ناوەختە ساروخ نەبوو هێرشیە هێنا یەک سەریانە برین کچەکانمانیان ئەگەر ئەیان برد بە کەنیزەک ئەو زەمانە بوو خانی بە ئاوات یەخوازیە کە ڕۆژێک بێ کورد وا بژی کە لەم گرفتەدا نەبێ خانی باسی هەموو لایشی کردووە چونکە خانی بە تاقی تەنیا عیرفانی نەبووە جۆغرافی زان بوو زانایەکی گەورەی بابەتی تەسەوف بووە لێ هاتوویەک بووە لە هەموو بابەتە زانستیەکانی ترا شارەزایەکی گەورەی ئەدەبیاتی فارس و عوسمانی بووە زانیوێتی حافظ شێ زانیوێتی سعدی شێ زانیوێتی جامی شێ زانیوێتی فلان بەڵێ ئەمانەی هەموو زانیوە جەنابەت باسی ئەوەت کرد کە یعنی ئەحمەدی خانی تەواو نیگەرانە لە هەموو ئەو سەرگەردانی و ناڕەحەتی و دوورکەوتنەوە لە یەکی براکان لە ناو کووردا یەکشت کە زۆر بەلامەوە گرنگە ئەوەیە کە ئەحمەدی خانی بە جۆرێک نمایشی ئەم بابەتە ئەکا پێی وایە کە ئەم بابەتە بەردەوامە بێ وەکو خۆشت مەسەلەن ئاماژەت پێ کرد نالی لای ئێمە ئەوی شەر بە هەمان شێوە بەشێکت دیاری کردووە جەنابەت لە ناو ئەم بابەتەیە بە ناوی هەناسە ساردی و تەنگە نەفەسی کوردان یعنی کە باز لەوە ئەکا ئاخر یعنی ئێمە ئەبێت تاکەی ئاوابین قسەکەی من لەسەر ئەمەیە بۆ بە دوای ئەویشا ئەڵێ گەردی هەبووە مە ئیتیفاقەک بەڵێ وشەکە ئاشکرا دیارە زۆر ئاشکرا دیارە هەر یعنی ڕستەیەکە ئەڵێی بۆ ئەمڕۆی نووسیوە ئەڵێ یەک گرن ئەڵێ با ئەم کەللە ئەو کەللەپان نەکاتەوە با ئەم دەست ئەو دەست نەشتێنێ با ئەم زمان ئەو زمان نەبڕێ با ئەم لاق دوای ئەو لاق نەکەوێ ئەوە قسەی من نییە ئەوە قسەی خانیە بەڵام من وتومە و من دووبارەی دەکەمەوە کەوا بێ ڕۆژی ئەوەیە ڕێڕەوی خانی بگرین کەللە نەپەڕێنێ ئەم پەنجە ئەو پەنجە نەقرتێنێ ئەم زمان ئەو زمان نەبڕێ کەوا بێ گەردی هەبووە مە ئیتیفاقەک دەبا ئێمە ئیتیفاقێک بکەین دەبا ڕێکەوین هەمووشمانە ئەمەی ئەمڕۆی کە تیاژین بەجێ هێڵین ئەوانەی پێش ئێمە ڕۆیشتن ئەمانەی ئەمڕۆژ ئەڕۆن کەوا بێ بەر لەوەی بڕۆین ئێمە بەجێ بێڵین بابێن لە تێگڕای کورد بکەینەوە بابین لەو هەستە پیرۆزە بکەینەوە بابین لەوە بکەینەوە ئێمە کەی بەو ئەنجامە ئەگەین کە وەکو کورد بیرکەینەوە وەکو کورد من بەداخەوە هەمیشە دووبارەیەکەمەوە خانی زمانی کوردی خۆشویستووە خۆشەویستی زمانی کوردی خانیگیانەوە بەم ڕۆژە نالی زمانی کوردی خۆشویستووە گۆران زمانی کوردی پەرستووە نووری شێخ ساڵح شاگردی زمانی کوردی بووە پیرەمێرد زمانی کوردی گیانوەتە لووتکە کەوا بێمە کە باسی ئەمانە ئەکەین ئەمانە ئێمەشنەوەی دوای ئەوانی ڕەنگە دەسەڵات زۆر بێدەسەڵاتتر بین لە ئاستی ئەوانە چکە گەر سەرنج بی جیهانی ئەوان جیهانێکی زۆر بەرفراوانە کە باسی بابەتێکەکە نەزان چۆن بازیەکەن ئەمڕۆ بەداخەوە خەڵەکەڵکەوتۆ باسی بابەتێکەکە نازانێ باسی چیەکە پرسیارێکەکە نازانێ پرسیارەکە لەکوێوە هاتووە لەبەرەوە شارەزایی خانی لووتکەیە لووتکەی داگیر کردووە ئێمە بەبیر و ڕای من باشتر وایە کە ئێمە دام و دەستگایەکی گەورە پێک بێنین بە ناوی خانیەوە باشە کاک دکتۆر ئەم بابەتە هەروەکو خۆی جەنابی خانی لەوێ باسەکە ئەڵێ کەی ئەستێری بەختی ئێمە ئیتر هەڵیە ئەم بابەتە تاکەی بەردەوام تاکەی نالیەکان سەر هەڵئەگرن تاکەی نازانم هەمومان دەست لە ناو دەست لە پێناوی هیچ نا لە پێناوی نیشتیمان و ئەم جوانیەی کە لە کوردبوونا هەیە وا بکەین کە هەمومان بەو پەڕی مەحەبەتەوە لە یەکتری بڕۆین ئێمە بێ ڕێز لە کاری یەک بگرین ئێمە بێت چاومان بەرایی بێت تواناکان بەڕاستی ببینین ئێمە ئەبێت دوژمنایەتی لەگەڵ کەسێکە نەکەین کە شایستەی ئەوە نییە دوژمنایەتی لەگەڵا بکەین ئێمە ئەبێت لاپەڕەکان بخوێنینەوە کە نووسراون ئەبێ ئێمە بەشان و باڵی ئەو کەسان نەدا بڵین کە هەوڵێکیان داوە بۆ ئەو نەتەوەیە ئێمە ئەبێت دەست بە باڵی ئەو مناڵانەوە بگرین کە پێدەگەن ئێمە ئەبێت لەوە تێ بگەین
ئێمە هێشتا نەڕۆیشتوین تا ئەو ڕۆژەی کە عەقڵمان توانای وەرگرتنی هەیە نەمردوین، بەڵام ئەمرین ئەو زانستی پێمانەبانەی بینە ژێر خاکەوە. من یەکێکم لەوانەی دوای 48 ساڵ کە گەڕاومەتەوە ئەڵێم ئەو بابەتەی کە پێمە تاوانێکە بەرامبەر بنێتەوە کەمەیکەم ئەگەر بیمە بە ژێر خاکەوە، تکایە ڕێگایەکم بۆ خۆش بکەن با بەشێکی پێشکەش بکەم، چونکە گەلێک لەو زانە گەورانەمان چوونە ژێر خاکەوە زانستیەکەیان لەگەڵ خوانە هەندێ ڕاستیان لەلا بوو کە دەبوو بیان دەرکانە بەداخۆ نیان دەرکان. بەڕاستی تینوێتیم ناشکێنێ، منیش تینوێتیم نەشکا بەڕاستی، بۆیە کاتی بەرنامەکەم کۆتاییەت، بەڵام ئومێ دەخوازم لە ئەڵلقەی داهاتوە ئەم تینوێتیم بشکێ من بتوانم بکەم. من سپاسی تۆ ئەەکەم کە بەو هەستە جوانەوە جۆگرمی، بۆیە پێم وتی چونکە زۆر تینووی خانیم، بۆیە پێم وتی چونکە هێشتا خۆشم بەشێکی زۆری خانیماوە کە تی بکەم. دکتۆر گیان من زۆر خۆشحاڵ بووم کە لەم دەرفەتایە لە خزمەت جەناب تا بووم، بەڵام پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم پێم وا بێ ئەو مەموزینەی کە پیرەمێرد نووسیوێتی ئیتر جا نازانم مەموزینەکەی خۆیەتی ئاوەی ئەحمەدی خانیە، بەشێکمان لەوە بۆ بخوێنیتەوە و من ماڵ ئاوایی لە بینەران و لە جەنابیشتان بکەم. من سپاستا دەکەم کە ئەو دەرفەتەشم دەدەنیە لەم شارەدا پیرەمێردی شاعیر لە ساڵانی چلەکاندا مەموزینی بڵاو کردوتەوە، هەمیشە بە مەموزینی پیرەمێرد ناسراوە، لەبەرەوە کارێکی باش دەبێ وەکو داواتان لێکردم و لەگەڵ خۆش بەیان ناومە چەند کۆپلەیەکی لێ بکوێنینەوە بۆ ئاگاداریشتان ئەم چیرۆکی مەموزینە کاتی خۆی لە ساڵانی ناوڕاستی پەنجاکانی سەدەی ڕابردوودا ڕەفیق چالاکی هونەرمەند پێشکەشیان کردبوو لەسەر شانەوە. هەیڕۆ ئەمڕۆ ڕووی شین و ڕۆڕۆمە کە مەم ڕۆیی ڕووی پەژارەی خۆمە، ئەم زوڵفە لوولەم بۆ مەم شانە کرد، دەک فەلەک کوێربی بۆ نێکی نەکرد، ئەم خاڵ و میلە من بۆ مەمم ڕشت، پەیمانم وایە بۆی بەرمە بەهەشت، لێوم دانابوو بۆ گفتوگۆی مەم، ئەحتە تا مردن واتەی پێ نەکەم، تخوا مەم منت لەکوێ پەیدا کرد، گوناهم چی بوو منت شەیدا کرد، هەر کەس هاوسەریە بۆ ژیان ئەگرێ، منت بۆیە ویست لەبەرت مرێ، هەی خەجاڵەت بی چەرخی پرستەم، هیچ شەرمت نەکرد لە نەوجەوانی مەم لەژێر خاکە بە میوانێ بم، بە برامەوە بە قوربانێ بم، ناچارم بێ تۆ ژیانم نابێ، وا بڕیمەوە هەرە بێ وابێ.